ئاکامی شەڕ هیچ کاتێک ڕوتێکی پێشکەوتوقاتی لەگەڵ خۆیان ناهێنێ. ئاکامی شەڕ هیچ کاتێک بیر و باوەڕ و لێکدانەوە و تێگەیشتنی ئینسانی لەگەڵ خۆیان ناهێنێ، بەڵکو لەگەڵەوە کە کارەساتی ئینسانی لە جغرافیایەکی دیاریکراوە کۆکێنێ هاوکات ئەو هێزانەی کە تەرەفن لە نێو جەنگەکە و خەڵکیان کردو بە بارمتە ویان بەڵێ خەڵک جێگەی ژیانی خەڵکیان کردو بە یەکلاکردنەوەی چێشمەکێشی سیاسی و سەربازی خۆیان ڕەوتی جۆلاوجۆر شکڵەگرێ. ڕەوتی جۆلاوجۆر هەم ئەو تاوانانەی کە بزوتنەوەی حەماس بەرامبەر بە خەڵکی فەڵەستی بە خەڵکی یەهودیە بەبڕی خەڵکی ئیسرائیلەیکە ڕەوتی مەذهبی و ناسیۆنالیستی و نەتەوەی کۆنەپەرستی ئیسرائیلی بەهێزەکان لێ حکوومەتەکەی ناتانیاهۆ بە پێچەوانەشەوە ئەوەی کە حکوومەتەکەی ناتانیاهۆ بەرامبەر بە خەڵکی سڤیلی فەلەستینی ئەیکا ئەبێ بە زەخیرەیەک بۆ ئەوەی کە بتوانێت بزوتنەوەی حەماس و ڕەوتی کۆنەپەرستی ناسیۆنالیزمی فەلەستینی لەسەری گەشە بکە. ئەوە لە کوردستانی خۆمان تەماشاکە. وەختی خەڵک ئەنفالەکرێ، وەختی بەرزانیەکان ئەنفالەکرێن، وەختی کیمیابارانی هەڵەبجاکرێ، وەختی دێهاتەکان ئەڕوخێنرێ، ئەوەی کە تایە گەشەکە فاشیزم و ناسیۆنالیزمی کوردەکابێ بە زەخیرە و ئەوەی کە جەلال تاڵەبانیڵێ 100 خۆزگە بۆ دووسێ هەڵەبجەیتر. یعنی خەڵکی هەڵەبجە مهم نییە، مهمەوەیە زەخیرەی سیاسی خۆ بەرهەمهێنانەوەی یەک ڕوتێکی ناسیۆنالیستی دواکەوتوو بێ. بۆیە بۆ مەسەلەی فەڵەستین و غەزە شەڕ وایە نانەخۆن لەسەر ئەم شتە،